سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ DHD. ئەمە پێشکەشکردنی کورتەیەکە تایبەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ 7 ئازاری 2026 سەبارەت بە شەڕی ئەمریکا و ئێران. شەڕی ئەمریکا و هاوپەیمانەکانی لەگەڵ ئێران بە توندی بەردەوامە. ڕۆژی هەشتەمی خۆی تێپەڕەکا و هێرشەکان بەرفراوانتر بوو. دۆخەکە لە ناوچەکە زۆر خراپ بوو. هەواڵی یەکەم لە تارانەوە. سوپای ئیسرائیل شەپۆلێکی بەفراوانی هێرشی ئاسمانی ئەنجامدا و فڕۆکەخانەی نێودەوڵەتی مێراباد کراوەتە ئامانج و دووکەڵی ڕەش لە ناوچەکە بەرزکرایەوە. هاوکات هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر شارەکانی ئەسفەهان و تاران وا فڕۆکەی جەنگی بەردەوام بوو. هەواڵی دووەممان لە میرنشینی یەکگرتووی عەرەبیە. پاسەوانانی شۆڕشی کۆماری ئیسلامی واتە سوپای پاسداران هێرشی موشەکی و درۆنیان بۆ سەر دووبەی ئەنجامدا و فڕۆکەخانەی نێودەوڵەتی دووبەی بۆ ماوەیەکی کورت ڕاگیرە. بەرپرسانی ئیمارات ڕایانگەیاند 15 موشەکی بالستیک و 190 درۆنیان خستۆتە خوارەوە. وەڵام پارچە پاشماوە کەوتووەتە سەر ئۆتۆمبیل و شۆفێرێکی ئاسیایی کوشتووە. لە لوبنانی هێرشەکانی ئیسرائیل باتوندی بەردەوامە و وەزارەتی تەندروستی لوبنان ڕایگەاندووە لە هێرشێکە بۆ سەر شارۆچکەی نەبیشێس لە ڕۆژهەڵاتی لوبنان لانی کەم 41 کەس گیانیان لەدەستدا و هەروەها هێرشەکان بوونەتەوەی ئاوارەبوونی نزیکەی 300,000 کەس. لە هەواڵی چوارەمدا لە وڵاتانی کەندا و عەرەبستانی سعودی ڕایگەاندووە هێرشێکی موشەکی بۆ سەر بنکەیەکی ئاسمانی و هێرشی درۆنی بۆ سەر کێڵگەی نەفت خراونەتە خوارەوە. هەروەها لە بەحرین و کۆیت و قەتەر زەنگی ئاگادارکردنەوەی ئاسمانی چالاکراوە. لە سەر ئاستی سیاسی مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران لە دەقی ڤیدۆیدا ئاماژەی بۆ کرد کە ڕەنگە هێرشەکانی بۆ وڵاتانی دراوسێ بەهۆی هەڵەی پەیوەندیەوە بوو بێت. داوای لێبوردنی کرد بەڵام دواتر پاسەوانەکانی شۆڕش پەیامی پزیشکیان ڕوون کردەوە جەختیان لەسەر بەردەوامی استراتیژی شەڕ کردەوە. لە کۆتاییدا ئاماژە بە ژمارەی قوربانیەکان بدەین بە پێی دوای ئامارەکان لە 8 ڕۆژی ڕابردوودا لە ئێران 1230 کەس و لە لوبنان 77 کەس بۆ 290 کەس گیانیان لەدەستداوە. شەڕ و ئاڵۆزی بەردەوامەوە. تا ئێستاش بردومانەکان لەم کاتەکە هەواڵەکانی ئەمڕۆمان بۆ خوێندنەوە بە چڕی بەردەوامی هەیە و ئیسرائیل پاڵاوگەنەوتیەکانی ئێرانی بردومان کردو و گڕیان لێ بەرزە بێتەوە. هەروەها حەشدی شابی لە عێراق لە چەند پێگەیەکی خۆیان بردومان کراوە.